دەستپێکردنی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان لە ساڵی 2011 کۆمەڵێک گۆڕانکاری ڕیشەیی لە بوارەکانی ئازادی، سیاسی، کۆمەڵاتی، هزری، پەروەردە، تەندروستی و چەندان بواری ترەوە بەخۆیەوە بینی. لەم چوارچێوەیەدا شۆڕشی ڕۆژئاوای کوردستان خۆی سپاردووتە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک پاڵپشت بە هزری نەتەوەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان کە بە شێوەیەکی خێرا توانی پەرەسەندن و گەشانەوە لەسەر جەمبوارەکانی ژیان ئەنجام بدات. پاشپەستنکردنی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لەلایەن گەلەوە بەناغەی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لەسەر کۆمین دامەزرا. سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک بە پێچەوانەی سیستمی دەوڵەتنەتەوە کە کەوتووە ناو گێژاوێکی بێبنەوە توانی خوێندنەوەیکی سەردەمیانە بۆ هۆکارەکانی داڕمانی ئەم سیستمە بکات و بەو پێش بناغی خۆی دابڕێژێت. لە سیستمی فیدراڵی دیموکراتیکی باکووری سووریا کۆمین کۆڵەکەی سەرەکی ئەو سیستمە و هاوکات فێرگەیەکە بۆ دروستکردنی تاکێکی ئازاد و دیموکرات. بۆ پێش کۆمین بناغی سەرەکی کۆمەلگا و خۆبەڕێوەبەری گەلە کە لە گەڕەکەکانی شار و گوند کە هەر 150 ماڵ یەک کۆمین پێک دەهێنن. بەپێی هەژماری گەڕەک و هەژماری ماڵەکانی نێو گەڕەک هەژماری کۆمینەکانیش گۆڕانکاری بەسەردادێت. ئەوەتە هەر لە سەرەتاوە کۆمینەکان ساز نەبوون. سازکردنی کۆمینەکان بە شێوازێکی زۆر بەرفراوان لە نیوەی 2014 بە دواوە زۆر کەوتە ڕۆژەوە. فقط بەگشتی شێوازی تێکۆشینەکە شێوازێکی کۆمینال بوو لە ڕۆژاوای کوردستان. یعنی تاوجەی کە من ئاگادار بم هەر لە سەرەتاوە کە لێرە شۆڕش دەست پێ دەکاوە بە دەرکەوتنی ڕژیمی باس لێرە گەلی کورد بڕیار دەدا کە بۆ خۆی دام و دەستگاکانی خۆی بەڕێوە بە ئیدی شێوازی حرەکەتی کۆمینال دەست پێ دەکات. ئەو گەلە دڵخواز و داوتەڵەبەی کە دەیان هەوێ لە مەسلەی پاراستنەوە بگرە، لە مەسلەی پێشکەشکردنی خزمەتکاری ئاسانکاری بۆ خزمەت بەگەل لە هەموو زەمینەکاندا بە تەنزیم دەکرێن شێوازێکی کۆمیناڵی هەیە هەرچەند ئەگەر بە تەواوی ئەو کاتە بەڕستنی بەو نێوە نەکرابێ. فقط ئەوانە تاسیرێکی زۆر زۆر جددی هەبوو. هەر هەرێمەی خۆی بەڕێخستن کرد، هەر هەرێمەی گروپی جودا جودادا خۆیان بەڕێخستن کرد، کاری جودا جودا تەقسیمی کارێکی جددی دەناوە و کۆمەلگایەدا کرا. هەر کەسێکی خۆی بەرپرسیار دیت لەسەر چارەنووسی خۆی و گەلەکەی لەسەر ئەوەی کە ئیدی کاتی ئەوەیە کە بۆ خۆیان بەڕێوە ببن ئەو هێز و ئیرادەیەکی گەورە تەناو ئەو گەلەدا پێشکەوت تا دەرەجێکی زۆر هەیەجان و مۆراڵێکی زۆر زۆر ساز بوو. خەڵک حرەکەت کەوتن دەوروبەری ئەو شێوازە حرەکەتی کە ساز بوو لە ڕۆژاوای کوردستان و دە ئەنجامدا ئەوە دەرکەوت کە هەرێمێکی زۆر گەورە ڕزگار بوو، توانیان خۆیان بپارێزن، توانیان لە بەرامبەر هەموو مەترسیەکاندا ڕاوەستن. لە سەدەی 19م بەدواوە پێناسەی کۆمین لای جوڵانەوە چەپگەرەکان بریتی بوو لە کۆمەلگایەک کە لە بواری چینایەتیەوە وریا بووەتەوە و خۆی بەڕێخستن دەکات. ئەم پێناسەیەش بەلای چەپی کلاسیکەوە زۆرتر بریتە لە هەژمارێک لە کۆمەلگا کە چینایەتی وریایی تێیدا دروست بووە و تێکۆشانێکی هاوبەش لە دژی زۆڵم و زۆرداری دەکرێت. تەنها باری ئەرێنی ئەم شێوازە ڕێخستنیە کۆمیناڵ بوونەکەیەتی. بەڵام لە جیهانبینی عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو شێوازەی لە ڕۆژاوای کوردستان هەیە ئەوەیە کە کۆمەلگا تەنها لە ژمارەیەک مرۆڤ پێک نەهاتوون، بەڵکو لە نێوان تاک و کۆمەلگادا خۆناغێکی خانەی کۆمەڵایەتی هەیە کەم خانانە لە پێناسەکردن و دروستکردنی تاکدا خاوەن ڕۆڵێکی گرینگە. بە بنەماگرتنی کۆمین لە ڕۆژاوای کوردستان بەو هۆیە بوو کە پێناسەیەکی جیا لە کۆمەلگای هەبوو و کەسێکی جیاوازی خاوەن ناسنامە و ئیرادەی چالاک بەرهەم دێنێت و ناهێڵت هەژمونی داگیرکەری بکەوێتە نێو کۆمەلگا. پەیکەری کۆمین لەسەر بنەمای خانە کۆمەڵایەتیەکانە و بە گوێرەی مێژوش ئەو خانە کۆمەڵایەتیانە خۆراگریکی پتەویان لە بەرامبەر دەسەڵاتدا هەبووە. لە نێو کۆمیندا پێویستی بە باوەڕی و خاڵی هاوبەشی فکری هەیە تاکوسە لە نوێ مرۆڤ دەست بە ژیانی کۆمەڵایەتی بکاتەوە، چونکە لە سەردەمی سەرمایەداریدا بەهانەی پێکەوە ژیان لە نێوان کۆمەڵانی خەڵکدا کەم بووەتەوە. ژیانی تاکە کەسی لە سەرووی هەمووانەوەیە و ئەو هۆکارانەی مرۆڤ بەرەو کۆمەڵایەتی بوون دەبات لاوەسخراون. لە دژی ئەمەش کۆمین بە دروستکردنی تاکێکی ئازاد و دیموکرات تۆخمی باوەڕی و ژیانی هاوبەش دەچێنێت و
کۆمەلگایەکی فرەڕەنگی دیموکرات لە بناغەوە بنیاد دەنێت. کۆمین ڕێخستنێکی حزبی یاخۆت سیاسی نییە، بەڵکو ڕێگایەکە کە بتوانێت کۆمەلگای خۆی بە ڕێخستن بکات و تاک بە شێوەیەکی کۆمەڵایەتی بژیت و لە ئەنجامدا کۆمەلگا چالاک بکرێت و بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێت و ئیش و کارەکانی خۆی ڕاپەڕێنێت. یانی سازکردنی کۆمین ئەوە نییە کە من دێنم وەکو ڕێخستنێکی سیاسی ساز دەکەم یان خەباتێکی سیاسی دەکەم، بەو شێوازەی نییە. نوعێک فەرهەنگ سازی دەگەڵ خۆی دێنێەوە ئەسڵدا تێکۆشانێکی فەرهەنگی درێژخایەنە ئەو دەبێ واش تەنەزەر نەگرترێکم سازکردنی کۆمین قۆناغێکە کە کۆتایی پێدێ، قۆناغێکی بێ کۆتاییە، ینی تۆ جامعەکە ساز دەکەی فەرهەنگ سازەکەی بۆ دەکەی ئیدی ئەو قۆناغە بەردەوام دەبێت، ئیدی ئەو جامعە بەردەوام بە پێ نیازەکانی ئەو ئینعتافی لازم نیشان دەدا، خۆی بەڕێخستن دەکە، ئەهداف بۆ خۆی دادنێ، تێکۆشان دەکە، لە جێی لازم خۆی دەپارێزێ، لە جێی لازم خۆی پەروەردە دەکات، لە جێی لازم خۆی تەئمین دەکە. دی کۆمەلگایەکی ئاوا کە ئەو کۆمەلگایە ئەسڵی خۆتکەفایی بە ئاساس دەگرێنی، بەو شێوازە کۆمین دەتوانێت پێک بێ. شێوازی کۆمین لە مێژوودا بوونی هەبووە. بۆ نمونە زۆرێک لە کۆمەلگاکان پێیان شەرم بووە لە دەرەوە کێشەکانیان چارەسەر بکەن و بیستویانە خۆیان چارەسەری کێشە و گرفتەکانی خۆیان بکەن. بەڵام لە سەردەمی ئێستادا سیستمی دەسەڵاتدار هاتووە کۆمەلگایکی دروست کردووە کە لە مۆدێلی کۆمەلگابوون دەربچێت و لە شێوەی ناوەکی تاک بە بنەما بگرێت و هەر کەس بۆ بەرژەوەندی خۆی تێبکۆشێت. خوا بڕاستی کاری کۆمینێ ئەو کارکی تایبەتە و کارکی جواکیە، یعنی نەگرێدایی نەتێ تەفگەرێ نەتێ ئەحزابە، کارێمە کارکی جواکیە. ئەم هەموو ملەتێ باژار دێ ئەم هەمێز دکن، چ کورد چ عەرەب چ خرستیان تو جوداهی تنەیە ناڤەرامەدە. کارکی me karkî xedemî ye. Em xizmetê ji vê civaka xwe dikin. Em ke hevserokê komînê û ke hevserokê lîcana em xwe bînin ke xizmetkarin ji vî miletî re. Çê pêwîstî ji milet re lazim e divê em pêk bînin. لە ساڵانی پێش دەستپێکردنی شۆڕەشدا ڕۆژاوای کوردستان ڕژیمی سووریا دەستی گرتبوو بەسەر تەواوی جونگەکانی بەڕێوەبردن، بەڵام بە دامەزراندنی کۆمینەکان دەسەڵاتی خۆ بەڕێوەبردن بۆ خۆدی گەل گەڕێنرایەوە. کۆمین وەکو کتم ڕێخستنێکی سیاسی حیزبی نییە کە تۆ سازی بکەیت دای مەزرێنی، یعنی دەبێت کۆمین دە تەبیعەتی ئەو کۆمەلگایەدا شین بێتەوە، یعنی تۆ نابێت مهندسی بکەیت، تۆ دەبێت لەسەر حقیقەتی ئەو کۆمەلگایە بە جۆرێکی کە ئەو حقیقەتە بتوانێت لە دژی واقعیەتە تاڵەکان لە دژی دژە فەرهەنگەکانی کە ساز کردو هێدی خۆی ببژێنێتەوە پێشکەوێ. تۆ دەتوانی یارمەتی دەربی، ئەمە تۆ ناتوانانی بڵێ من سازی دەکەم دای دەمەزرێنم من هەموو شتەکانی من بەڕێوە دەبم و دوایش شتێک بە ناوی کۆمین ساز دەبێت. بۆیە دەبێت نوعی بەرخۆردێک تعاملێکی کە لەگەڵ مەسەلەی کۆمین دەکرێت زۆر زۆر جیاواز بێت. کۆمین وشەیەکی کوردیە بە واتای کۆبوونەوە یاخود کۆمیناڵ. بۆ پێش کۆمونیست بناغی خۆی لە کۆبوونەوە و کۆمیناڵبوون وەرگرتووە. کۆمین لە بەرامبەر ژیانی تاکگەرایی دامەزراوە. گرنگی کۆمین لەم خاڵانەدا زیاتر دەردەکەوێت. هەر تاکێکی کۆمەلگا کە لە نێو کۆمین جێگا دەگرێت خاوەن نرخ و بەهای خۆیەتی. کۆمین جێگای پاراستنی نرخ و بەهاکانی مرۆڤایەتی و ژینگە پارێزیە. لە نێو کۆمەلگایەکی کۆمیناڵ کەس بە تەنها نامێنێت، واتە هەر کەس کاری خۆی هەیە. ژیان لە چاوی سەرجەم تاکەکانی نێو کۆمین بە نرخە و هەر کەسێک بە گوێرەی هێزی خۆی بەرپرسیارەتی ژیان لە ئەستۆ دەگرێت. گەل خۆی بەڕێوا دەبات و هیچ دەسەڵاتێک نییە خۆی بسەپێنێت بەسەر گەلدا. لە هەمان کاتیشدا گەل خۆی بەرپرسیارە لە چۆنیەتی ڕاپەڕاندنی ئەرکەکانی. ئاگاداربوون لە ڕەوشی گشتی کۆمەلگا و بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. بوونی کۆمین بوونی پێکەوە ژیانی کۆمەلگا و مرۆڤایەتیە. کۆسپ و تەگەرەی هەرە گەورە لە بەرامبەر دامەزراندنی کۆمین و کۆمیناڵبوون دەکرێت بوترێت نەخۆشی ژێردەستەیی و بندەستیە.
کە ئەو بندستێش وا دەکات کە خۆیان بەکەم ببین و دەوڵەت بە بنەمای سەرەکی هەموو شتێک بزانرێت. کۆمین سنوورێکی زیندووە بۆ ئەوەی بگاتە قۆناغێکی زیندوو، بۆ ئەو مەبەستەش تێکۆشان و قۆناغی زیندووی پێویستە کە بە شێوازی ڕاست بتوانێت لە دروستکردنی کۆمین ڕۆڵ بگێڕێت. ڕێگای زانستی و هەبوونی سەبر و ئارامی ئامرازی پێویستن بۆ دامەزراندن و زیندووکردنی هەر کۆمینێک. لە سەرەتای دامەزراندنیدا کۆمین لە 4 لێژنە پێک دەهات کە بریتی بوون لە لێژنەکانی پاراستن، ئاشتی و تەبایی، کۆمەڵایەتی و ژن، پاشان لێژنەکانی ئابووری، پەروەردە، خزمەتگوزاری، تەندروستی، ژینگە پارێزی یان ئێکۆلۆژی و کۆمەڵایەتی دامەزرا. واتە بە گوێرەی پێویستیەکانی گەل لێژنەکانیش پەرەیان پێدرا و گەشەیان سند. دوا بە دوای پەرەسەندنیشی دامەزراندنی کۆمین سەرجەم ناوچە ڕزگارکراوەکانی دیکەی ڕۆژاوای کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریایی وەکو شارەکانی منبج، ڕەقا، تەبقا، کۆبانێ، ئەفرین و دێرەزووریشی گرتەوە. هەر کۆمینێک مانگانە بە هاوبەشی لەگەڵ لێژنەکانی خۆی دوو کۆبوونەوە ئەنجام دەدات. دەستپێکی لیژنێمە 4 کەس لیژنە بوون، دوورە بوون 6 دوورە زێدە بوون ها ئەبووەک ئاما گهای 13 ji ber pêwistî hebûn. Lijna her lijna hat avekirin pêwistiyê wê çêbûn me avekir. Li gor demê, li gor tê xwestin. Yani sibê bê xwestin lijnakî dijîm ave bikin me ave bikin. Komî her mehane di civînên em zartixînin ana. Civînek jê got em raporê zatînin em digînin nehiyê, yek jî a ji bo xatirê komîn milletê kar çi pêwistiyê wê hene em ser diaxivin. Her lijnak çi kar kiriye, karê xwe çi kiriye, çi rabûye, çi hatiye xwestin, çi kêmayî ketiye, çi zêdebû ketiye de her lijnakê. û adî jî a raporê yê, em rapora vê vê 105 malî her komîngeh sê komîn serdûnin wê ku raporê radikin ji bo multezematê millet, ji bo daxwaziyê millet, ji bo got em cî bikin. کمیته هنا کم چکری کمیته جنه هست، کمیته جوانا هست، کمیته پاراستنه هست، کمیته رخصتنی هست، کمیته صلحه هست و ثقافه و فکر هم دبیجن. وانا 6 کمیته نام. وانا جی ما هي جاره که هر کمیته بخواه جوینی خود شد که و دورانی جی که چه به طبعا ام وك سروكاتي ام دشوبين كاري وانا ام ورا ردنن او انا رابوري خو ددنامه بيشتي كو انا رابوري ددنامه ام جيفيني اي هنا اي مهاني اي هنا ايكو ملت گشتي دردنه جيفيني اي گشتي دا ام رابوري وانا او دكن يعني دخولن كاري خو چكرنا ام دشوبين لە سەرەتای دامەزراندنی کۆمیندا کۆمینەکان چەندین گۆڕانکاری بەڕێوەبەری و ئیداریان بەخۆیەوە بینی کە گرنگترینیان خۆکردنەوەی کۆمینی گەڕەکەکان و تێکەڵکردنیان لەژێر ناوی کۆمینگە بوو. هەر کۆمینێک لە حالی خۆ بوو، هەر دائیرا کۆمینێکی لە حالی خۆ بوو، یعنی هەر ماڵە کۆمینێکی لە حالی خۆ بوو. ئانەکە دامەزراند بوو بۆ هەر بوو کۆمینگە، هەر 4 کۆمین بوون حوشەکێدێ ئەو شقاکێدێ او تبه بدو بون بهتر يعني خوشتر بو بهتر جواك مستر دبي وملت بهتر كوم دبي المرو ومرو بهتر جهدو فهم دكي مرو آدي كاريا هفدو دكي يعني بس جريك جناني مهاب مرو تدخل جوتي دكي او جو فردو هناك جماع وهناك جوي وهناك جلجناب وهناك جلجناب هنا بهتر ملت يعني مرتاح دبي وبهتر مشاكل ما حل دبن دام يعني كومي يقولوا انضمامي هفدو دبو شيتر بو ومن ناحيه اقتصادي شتر يعني شتر بو ما انك ما هر كومينك مثلا يقبا وكريا خو حالي خدابا انا بو جماعي بتسمى ناكلفه سر مجي ناكلفه سر خوشتري وبيتر ادي كاريا هفدودك دوای تێکشکانی داعش لەسەر دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا لە ڕۆژاوای کوردستانیش چەندان بەرەو پێشچوون لە بواری کۆمینەوە بەدی هات کە یەکێک لەوانە دروستکردنی کۆمین لە بواری فرەڕەنگی ئاینی و باوەڕی بوو. يوجد في هذا الكومين جميع مكونات الشعب السوري وشعوب المنطقة الموجودة في مدينة قريسي بتل أبيض من المكون التركماني
والمكون الأرمني والمكون المسيحي والمكون العربي والمكون التركماني. لا يفرقنا لا دين ولا مذهب، ولا يفرقنا لون ولا عرق، جميعنا نعيش تحت سقف هذا الكومين، وعلينا واجباتنا الوطنية والقومية تجاه هذا البلد. بهذا أسس هذا الكومين. لەنێو کۆمیندا چەندان لێژنە هەن کە هەر لێژنەیەک بە شێوەی هاوسۆرەکایەتی بەڕێوا دەچێت. هەر ئەندامێکی کۆمینیش بە شێوەی خۆبەخش کار دەکات، واتە بێ ئەوەی داهاتێکی مانگانەی هەبێت. کار دەکات لەسەر بنەمایی پەیڕەوکردنی ئیرادەی گەل لە پێناو پاراستن و خۆبەرەو پێشبردن و فراوانکردنی ئاستی ڕۆشنبیری کۆمەڵایەتی لە نێوان گەڕەک یان شارەکان. لێژنەی پاراستن یەکێک لەو لێژنانەیە کە لە نێو کۆمیندا جێگا دەگرێت. میکانیزمی پاراستن لە هەر وڵاتێک وەهایە کە ئەرکی خۆپاراستن لە کۆمەلگا زەوت دەکرێت و ڕادەستی سوپا و دەوڵەت دەکرێت. بەڵام لە کۆمەلگایەکی دیموکراتیکدا کە لەسەر شێوەی کۆمیناڵ بەڕەخستن کراوە، هەموو کۆمەلگا لە پاراستنی خۆیاندا بەشدار دەبن. ئەمەش لە چوارچێوەی کۆمینەکاندا لێژێرناوی پاراستنی کۆمەڵاتی ناسراوە بە هەپەجە بەڕەخستن کراوە. ئەو کۆمەلگایانی کە تەبیعەتی مرۆڤایەتیدا هەبوو لە قەبیلە و عشیرە و هەر شتێکی بگرە، ئەوانە هێزێکی لەشکری تایبەتیان نییە، فقط کاتێکی هێرشێکیان دەکرێتە سەر، هەرکەس بە جۆرێکی پارێزوانی وڵاتی خۆیەتی پارێزوانی ئەو شتانەیە کە بۆی پیرۆزە و دەبێت بیان پارێزە لە بەرامبەر هەر جۆرە دەستڕێژیەکیدا. ئەو فەرهەنگە دەبێت سەر لەنێو دە کۆمەلگایەکی دیموکراتیک و زیندوودا ساز بێتەوە. ئەگەر سلول کۆمەڵایەتەکان بۆ پاراستن ئامادە بن، هیچ کاتێکی داگیرکردن ناتوانێت ڕخنە بکات. داگیرکردی بەڵکو بتوانێت جغرافیایەکیش بگرێت، ئەمە ناتوانێت لەسەری موسەیتەر بێت، ناتوانێت خەڵکەکە داگیر بکات. و زۆر مهمە ناتوانێت ڕوح و عەقڵی خەڵک داگیر بکات. پاراستن ji bo çi çêbûyê ji bo go her keskî şiyar bin. Ji bo wek şingalên me heye. Gava gomero şiyar bin. Wek her îsan em ê li ber xwe bin û em ê parastina xwe bikin, em ê guhdarên xwe bin. Bi şiyarkirin em dibêjin divê hûn guhdar bin. Berî ku hûn guhdar bin jî divê hûn bên perwerdekirin û nayê perwerdekirin. ملتي ما حنا يعني دوري إنسانية كذا أفريا إنسانية ريا شرف وناموسية قava إيرو تا بارستنا ملتي فكر تشرف يشوارس دكان تبيش دكان بابو كالكي ما قدي شير تشجين وتشميرن أم بارستنا حرات كن حر من أوبات سير ما هبام دكبن حرات تاغام دقرن يكي جم بيش بهن إنه تشتك دورة هي أم يدقرن أم يسكنين أم تسليمي أطايش دكان پرورده ام پازارو پرورده کن. جبات یک نیکار خوب پارزی و کلبه به. ام کارن خوب پارزین الحمدلله. ام کرمانجین ام کردن. و ام حلفای سروکاپونی. لێژنەی ئاشتی و تەبایی کۆمینەکان یەکێک لە گرنگترین و چالاکترین بەشەکانی هەر کۆمینە کە ڕۆڵێکی سەرەکەی هەیە لە نەهێشتنی ئاستی توندوتیژی نێوان خێزان و پەرەپێدان بە ئاشتی و تەباییە لە نێوان تاکەکان و کۆمەلگادا. ئەم هێزا خۆش فکر و فەلسەفاری بەرئاپۆ دەگرن، پێشی ژن کۆلەکی بوو کە ناس کرد، زڵم لێ دەبوو، چیک دەبوو، ئانا ژن هەمبەری دەولەتا داعش سەکنی، یعنی ئەم فەلسەفارێ بەرئاپۆ قبول دکن ئەڤ فەلسەفا گەلێکی ji jinêre giring bû û bijî serokirê û jin hişt hêza xwe bigire di hemû alîkariyê de em firdekar dikin, em silheke bê pevçûneke bê tişteke bê em hel dikin nav milet de û gogiran bê em dirakin mehkemeya mala jinê ewlî dû de mehkemê و گشتی بگری دایبه ام دراکنا لجنة صلحية هري مزن دراكي محكمة وحل دبي وحتى جمتيجي ام عدالة دمشينن ام ظلميناكن رضا هردو طرفا رازيتكن و موضوع قريداي بجنيفا بي ام جن باشقا بيردرونن ومحلتكن
كومين بكريش هر كثيرة تشي كسي عربي ولا سريان بي ولا مسيحي بي تشبي كومين جوار بكريا نج حزبك يري أنا كومينة تاخي ياجباكي وكسي خوندبان بي ولا نخوندبان بي هر كس كاريد بردا كار بكي خودي كاري ما إيس الحين مالو أمسي سين كان إيس الحين قبل هسا محلات تشتك شيء دبي أمدرن علي كاري دكن أمواره علي كاري دبن أم جانبية ناسين يعني اشترى في فيالي أي فيالي الجور ضميري خو أم علي كاري بواردكن والحمد لله حيانا هات تشتك شيء نقول دبي كومين عمادة دو مشكلة شيء يبون تدي مشكلة نبقى حردو شيء كي الحمد لله صافي بون والهباتن ملهب آني الهباتن ئەو کێشانەی کە لە نێوان گەل ڕوو ئەدات بە ڕێژەی لە سەدا 90 لە لێژنەی ئاشتی و تەبایی کۆمینەکاندا چارەسەر دەکرێن. يعني ملتي ما نجارة كم منها ملتي ما قال كاجي قولوا ديتي هين فكرة كم سري وادي فكرة بري سري وادي أنا قابا أقول بين فيدري في دايش مرج في دايش وارج في دايش ووقت بيجي بارتي عمر في دايش في دايش بين قال لك أنا تدريب عربي بجانبية دسيني يعني لا أخو لا عليكين أفكارك كبايع تنا بالنعم الخاص نعم التي كرد جرك بتنا به علي كاري تنا بالنلف خبز بير فيالي نبيالي راس بمشي حقيقتي بيجي إيه مع بعض أم جوار تشتغل الشارع عابي الحارابي المالابي أم جوار تشتغل يا أخي أبكم من شيبون جبون موت ضيق نش أشخاص نجبوا شخص كيه لا بقول شخصي مو بخيو ما يخو بدا بران بس بايع عام ورن أم يقولي خو بهبكن قليو قازن بيك كورانجي بيقولي قازن خو بهبكن أم يجهبر بيجي عائلتين يجهبر بيجي کۆمەلگایەکە نەتوانێت خۆی تێر بکات کەواتە ناتوانێت هێزی خۆشی تێر بکات و لەسەر پێ بمێنێتەوە هەر بۆیە لە کۆمینەکاندا لێژنەی ئابووری بەم پێداوەستی ئەندامانی کۆمینەکان هەڵدەستێت کە یەکێک لە بەشە گرنگەکانی هەر کۆمەلگایەکە و پێویستی بە تێکۆشانی جدی هەیە لەم بوارەدا. فقط شێوازی ئەساسی اقتصاد لە کۆمیندا شێوازی اقتصادی تعاونیە یعنی ئەوەی کە پێ دەڵێن کۆپەراتیڤێکی کە هەر کەس انتخاباتدا بەشدارە هەر کەس بەرهەمدا بەشدارە و احتیاجی هەر کەسێکی لە ڕێگای ئەو کۆپەراتیڤانە پێک دێ هەم کاریابی دەبێ هەم احتیاجەکان پێک دێ لەناو کۆمەلگایەدا کۆمەلگایەکی کە هەر کەس بە جۆرێک بە ئەمرێکی اقتصادی و متەسلە يعني دەبێت کۆمەلگایەکی ئاوا ساز بکرێت ئینسانی بێبەرهەم نابێت جا لێرەدا تعریفەکە زۆر وازەحە مەسەلەن ڕێبەراپۆ قسێکی هەیە دەوێت لە دنیاکەدا کە مێرولە بێکار نین چۆن دەتوانێت مرۆڤ بێکار بێ إذن هو رفع الإنتاج وتحسين من المستوى المعيشي والرقي بالفردي والمجتمع من خلال الجمعيات التعاونية الإنتاجية لتأمين رفاهية المجتمع وتأمين الاكتفاء الذاتي. هو في المعنى الدارج الاقتصاد هو الاستهلاك ضرب الإنتاج، ولكن في الحقيقة هو تأمين إنتاج المجتمع. أما في المجتمع الطبيعي هو قانون إدارة المنزل وفق دراسة شاملة للإنتاج والاستهلاك والمخزون. ئەو کەسانی کە بەشداری نێو پرۆژەکانی کۆمینیان کردووە ئەبێت داهاتی پرۆژە ئابوووریەکانیان بە شێوازی یەکسان لە نێوانیاندا دابەش بکرێت کە ئەمەش لە ئەستۆی هاوسەرۆکی لێژنەی ئابووری کۆمینەکانە. في عندنا صندوق للعوائل إذا كانت أتت عليها ظرف ما مرض ما لا سمح تعرض إلى حادث ما أو إذا كان بحاجة ما إلى المصاري فلدينا نحن صندوق جانب آخر بغض النظر عن المشاريع الزراعية. أيضا المشاريع الذي قمنا به هي حديقة الشهيد درة. الحديقة لها 3 جوانب، جانب بوفيه، جانب تجهيز عرائس، جانب أرجيلات وسهرات إلى آخر. أيضا هذه كان من ضمن لجنة الاقتصاد أيضا. يعني هنا العمل جماعي وليس فردي، حتى مد يد العون
نمده من لهذه العائلة المحتاجة من هذا الصندوق. دروستکردنی هەر لێژنەیەک لە کۆمینەکان بە گوێرەی پێویستی بارودۆخی گەل گۆڕانکاری بەسەردادێت، واتە کۆمین هەمیشە هەوڵ دەدات بە گوێرەی بارودۆخ خۆی نوێ بکاتەوە کە لێژنەی ڕێکخستن لە کۆمینەکان بە ئەم ئەرکە هەڵدەستێت. کۆمیتاری خستنی گریگاکی وێ هەیە یەک جێ پیلنامەی پەروەردەی دەدەی پێش ماڵباتان زیارەت دەکە ئەو ڕێزێکنامە کۆمینێ ماڵباتێ دن دێ ناسکردن ji bo ku em kanibin komînekî bingehê civak azad em çêkin. Ew jî em pîvistiya me pê heye yanî ew civakê me civakekî ji hevketî ye. Hin di milê zihnî de ji hevketî ye, hin di milê reh de ji hevketî ye. Ji bûna wê jî me dît pîvistiyakî wê mezin heye ku em komîntarê xistînî çê bikin civak azad. Bîtir li ser perwerdê wê disekine, li ser kombûna civakê disekine, tevlîbûna wê disekine. Yani karê herî esasî ye. Ama ew jî bendê wê hene yani. Bendê wê hene ji bûna endamê ku tevlê bibin. Divê ku ew endam yek jî civakê qebûl bike. Jî divê ku perwerdê ku bê kirin çi di milê parastinê de çi di milê fikrî de qebûl bike. A duya gerekî di civînê wê de hazir bibe. Herî ku biryar tên girtin gerekî ew di nav de hazir bibe ew jî wek dengê xwebkar bîne. Ya dinê divê ku milletê me li dijî jinê şîdetê bikar neyne. Yani ev hemû dikeve nav karê rexsînê de. A dinê nuqta dinê divê ku keçikê biçûk ê di nend emrê hejde û jêr de divê ku li hamberî wê şer bike ew neyên zewjanin. Yani heqê wê biparêze. Divê ku rêziknama komînê wek fikre felsefe biparêze. Li dijî ew karê hasidî ne hezkirin ne qebûlkirin li dijî wê kar bike. Divê ku şerê wê bike yani. Divê ku em civakekî vegerîn ser çanda civakê, exlaqê civakê, adatê civakê, civakekî kanibe çawa ji hev hez bike, çawa were gel hev, bi hev re bibe xwedan şexsiyet. Yani endamê wê divê ku bibe xwedan şexsiyet. Çünkü şexsiyeta civakê hatibû tinekirin, di bin nîzama rasmalî de hatibû tinekirin. Ji bo ne ku ew kanibe bibe xwedan şexsiyet, kanibe biryarekî bide, tevlî biryarê bibe, ji bo ne wê pîwîstiyekî me pê heye. لێژنەی تەندروستی یەکێکی دیکە لە لێژنەکانی نێو کۆمینە. ئەرکی سەرەکی دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ گەلە بە شێوەی بێبەرامبەر وەکو چاودێریکردنی دەرمانخانەکانی نێو گەڕەکەکان، دابینکردنی تەندروستی سەرەتایی بۆ هاوڵاتیان، هۆشیارکردنەوەی تەندروستی و پاک و خاوێن و خزمەتگوزاری هاوشێوەی تر. karê me goşme tê xwestin ji bo ji xwe karê me komînê de em gişt ji bo civaka xwe kar dikin. Karê min jî wek tişme tê xwestin ez dîrokê hemû tiştê gol dîkana bin, çi li seydeliya bin, çi wek bêjin temwînê bê çawa bê ji me tê xwestin got dîroka wê na ê xelas bû bê li kwî de bê firotin em wê çaxê em bên ser bisekinin û em nas bikin bê çama tê firotin û dîroka wê na xelas bûye. Wekî din jî wek li dermanxaneya jî ê firoşkar tê bê ne ew kesê seydelanî bê ê got li kar dike û yekî din bê kar bike tê de wê demê jî tê sekinandin ew şexsaya çima wî karî dike got ne karî wî nayê. Di milê tenduristî de em ez wek doktor û doktorê dijî hevalê me hene ê ku ne di komînê de bijîn her meh carekê em perwerde didin milletê me di komînê de çawa wî xweşnexweşiyan biparêzin nexweşiyan çawa wî li halê îsafî mesela tiştê em di halet herb dane tiştê gerek ê mesela îsafî pê radibin çawa wî pê rabin yani bişekil am giştî perwerde ser milê tenduristî didin. Tiştekî din me di komîna civaka azad de ew çêkirî komîtak çêkirî
او کمیتا هر مالبات که ما 10,000 کات داده او 10,000 کات ام پرا توب دبن يعني حالة كي صحفي شبابه یه مکومیله که حال خواهم مادی تعبان بن حال خواهم مادی نرد بن تشتك شبابه ام بوان را يردم بن يعني و پراناش بوان جبو ملي تندرسي بوان يردميت كن تندرسي بگشتید ساکنه سر تندرستیا انسان جواک آزاد يعني نخاشي تيضا گرگه مثلا چاوی خواه بپارز نخاشیان امان هود کن فرد کن انه چاوی خواه بپارز نخاشیان مثلا ساقی هنه بطريقه مثلا خانه نقل دبه نخاشي هنا بافين نقل دبه اما جهود كن وانا فيرت كن سرفيت تيواني يعني ام سلامتيا اعضاء ما كوميني گشتي اجواك آزاد خزن هر کس كده سليم به صاحبه نخاشي تنبن يعني تدا و كارمه ام دجي نخاشن شربكن نخاشي دفا جواك كده تنبه جواك سليم به دم باش چاوانا نخوشه مشتونی دم در باشه چاوان علین در باش مگو هم دارن زیارت مالات کن مالبات میکومینه یک نخوش محرم دنیرن وضع وان دنیرن نام بدر هدنا مالبات که ایم كومينه جواك آزاد نخوشه که ماهيه واجي تختارك مرة يوجي كي بنيره وضعوه بنيرن سيروم سرداكن چه گرگم پیوس پی بکر يعني دم باش چواني داشته چی؟ کار سر حياتا چاوه تدمشي باشه چی گیج جبی گیج نبی؟ کادم خاقی منه اول شبه نخوشی چکی سوال جانبی دا کیم بیه و طبعا اتفاق وره هي اوسا گرما داوه در و داوه سری داوه جانبه چی خیدان داده اما هم جرا ولید وکن اما بدنه سیرو بدنه که و یک نه که علاج بدنه دبيجو امجيرا وليدك طمارك دست ويفاكن جبوها ام سيروم داخلين تشيكي جرماي داخل كنت اندامك كومينا جواك آزاد بي تتي جام كومينا جواك آزاد تقرير خاطريته او دكتور اشترى مشكله مثلا هاف عمليات تاجرجه هاف تشطب تاجرجه ام لو اداره كوميته هي كوميته خاصه شخصات شد به طبعا دكتور جت هي ام دنير انه فات اشتغل راس به كوكارك فات اشتغل راس به جوري بيوستي والنخاشي مثلا سدي حشتي سدي بينجا سدي شست مثلا نخاشي كوكتنا حاله تعبان صفره ام كانوا رقنا بسر مليخه برابيدن وعمليات بكن يعني او كومنا ما تشكل ام براتوب كجبو فيها ويا بوونی چەتری پێکەوە ژیان و پرۆژەی نێتەوەی دیموکراتیک لە هەرێمەکە وای کردووە وەکو خۆیان دەڵێن گەلی عەرەب بە گەرمیەوە باوەش بۆ ئەم پێکەوە ژیانە بکاتەوە.
لأني مكون عربي رأيت من هذا المشروع ما يمثل الصورة الحقيقية للديمقراطية. اقتنعت بأفكار الأمة الديمقراطية أولا، واطلعت على النظام الداخلي لهذا الكومين وأهداف هذا الكومين النبيلة الإنسانية البحتة. وكل إنسان وطني يخاف على وطنه ولديه غيرة وطنية أيضا يفعل كما أفعل أنا. وصراحة بالنسبة إلي كمكون عربي جلست ضمن مجتمعات كثيرة من المكون العربي وشرحت لهم أهداف هذا الكومين وماذا سيحقق من إنجازات مستقبلية. استطعت أن أجمع الكثير من المكون العربي ضمن هذا الكومين. بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتە هاوپەیمانەکانی بۆ سەر ناوچەکانی عەفرین بە هەزاران کەس لە شوێن و واری خۆیان ناچار بە کۆچبەری کران کە بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانە ئاوارەی ناوچەکانی شەهبا و بەشێکی زۆریش ڕوویان لە ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا کرد. بەهۆی زۆری هەژماری ئاوارەکان لە نێو کۆمینیشدا لێژنەیەکی تر دامەزرا بە ناوی لێژنەی هاوکاری. کاری سەرەکەی ئەم لێژنەیەش گەیاندنی هاوکاری مادی و معنەوی لێقەوماوانە بە گوێرەی توانای کۆمینەکان. طبعا ئێمە کۆمینێ جەمە حرف دەهریان 15 اجتماع جەمە چێ دەبێ ئەم دەبێن ئینسانێش دەربەدا تێ ئینسانێ محتاج ئەم ناوێ وان داتینە کۆمینێ ئینسان هەیە فەقیرە ئێ فەقیر طبعا تشکی پێشتا لێ دەخەن ئینسانێ فەقیر بێ وەکی ئەم ببێژن ملەتی مەی عفرین کە هات ئەم بواش بێ خەڕابوون ضمن جغرافی مەدا ئەم چوون سەر ملەت گەڕیان مە ملەتی خواگی هێشیار کرد هەموو ناسکی دی بواش بێ خەڕابوون ئێک و شیر مەثلا شیردا پێکەتش ئەزکیش لەبسێک ئەوەندەش لەبسانداش ئەوە عیژمەش هەر تشتێ مە کۆمکردن مە دسێ دۆرێ دە ماکینا مە شاندن. بە دروستکردنی کۆمینەکان پێکاتەگەلێک وەکو کورد، ئەرمەن، سوریان، تورکمان و عەرەب بۆ جاری یەکەم لە پاش ساڵانێکی زۆرەوە لە ناو کۆمینەکاندا لەژێر چەتری پێکەوە ژیان لە دەوری یەک کۆ دەبنەوە. والله اندمامي بالكومين قريت القوانين والبنود. عجبني القوانين والبنود، يعني حسيت فيها إنسانية وكذا وتعايش مشترك بين المكونات، مكون أرمني وكردي وعربي وتركماني ما في تفرقة بيناتهم. وانضميت ومع الشباب والرفاق كنا مع بعض بالكومين هذا. بو كومينا جرمة من استاديمز يعني انه بو كومينا جرمة مزبس يعني çok istedik böyle biz olana yani. Niye ilkinden yani çok zulüm vardı. Übudet vardı. Biz de istedik yani bu kuyutlardan çıkmak istedik. Yani انه karınların sesi olmalı. Haklarını isteme. İnno çocukların nasıl muameletini etmezsin çocuklardan, nasıl konuşmanı, bu çocukları nasıl büyüteceksin, ne o şey ulaştıracaksın, yani merhale istediğin terbiye. Yani her şeyde bize tuvaffer oldu elhamdülillah. O komünede yani çok yani Türkmenler de çok girdiler. İstediğimde gene daha fazla olmalı. Şimdi 3 köy var. Stellabiyat'ın şarkısından. Onlar bütün Türkmenler. Yavaş yavaş inşallah da yani istediklerimiz olur. ڕاپەڕاندنی کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان لە بوارە جیاجیاکانی ژیان یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی کۆمینە. بە بۆچوونی بەشێک لە هاوڵاتیانیش هەبوونی کۆمین ئاسانکاریکی زۆر بۆ هاوڵاتیان دەهێنێتە ئاراوە لەسەر بنەمای بەڕێوەبردنی کار و هاوکاری گەیاندن بە هاوڵاتیان. ئەمەش ڕەزامەندی ئەندامانی کۆمینەکانی بەدوای خۆی داهێناوە. يعني أنا بايش بقد برا لو كي خوز هاتمه جنكو من جهب نامشينه تي بسكريكيد أورتامه ونافبرا مو جيران كيد هبه يعني شار سرت كنت تشترق أزوي جيراني خرابن هبدو نقدريا كومينير شار سرت بتشتر أم بري خدن كوميني كومين تنبا يعني زحمتي تشد بكامي بري خدن كومي هرم كوي يعني ترام هرن ويدنكي ما
بگیوا یا نگیوا بس کومین یعنی کار نافبرا مواد دنگکی دیگه نمو سر وار یعنی سەرجەم کۆمینەکان بە شێوەی هاوسەرۆکایەتی بەڕێوە دەچێت ئەمەش چەندان لێکەوتەی گرنگی تایبەت بەخۆی هەیە بە بۆچوونی هاوسەرۆکانیش تایبەت بابەتەکانی پەیوەست بە ژن خۆی لێ هاتووترە لەو بوارە بۆیە هەرلایەنێک گرێدراوی بواری تایبەتی بەخۆیەتی گاوا ئێمە ژنگە دەبن ئەس نێزیکی وان دەبم ئەس وێ کاری ئەو چکای ئەس چارەسەر دەکەم از نزیکی بدم اما گاوا آزلام به از جارک و دجار درم گب آمن نبو از بيجم سروكي خو از بيجم هرت يعني اوايا انه زلامه بيتر دخيان كرن بكار خبات آوينا و بفكري آوينا کۆمین خۆی یەکینەیەکی پەروەردەییە بۆ نمونە کاتێک کەسێک فێر دەکرێت وڵاتی خۆی و ژینگەی خۆی پاک ڕابگرێت ئیکۆسیستمی خۆی بپارێزێت یاخۆت ئارامێکی کۆمەڵایەتی هەبێت هەروەها لە دژی دیاردەی ڕەگەزپەرستی ڕاپەڕێت و لە جیاتی فەرهەنگی نەتەوەپەرستی فەرهەنگی وڵاتپارێزی پەیڕەو بکات بۆ ئەم مەبەستانە تەنها پۆلەکانی وانەوتنەوە تێرکەر نابێت و تێکۆشانی فراوانتری لە ئاستی کۆمەلگادا پێویستە. خۆی پەروەردەی کۆمەلگاوەی کە تۆ دەتەوێت کۆمەلگا وریا بکەیەوە بەگشتی ینی مەسلەی پەروەردەکەت لەسەر ئەساسی وریایی کۆمەلگا دادنی ئەو بخۆی ئەوە دیاردەیەکی کۆمیناڵە بخۆی ینی شەرنیەکە ئەوەی کە ئللا ناوەندێکی پەروەردەی دە یەک کۆمیندا بوونیان گوزاری بکەی ینی لەوێ کۆمیندا سازی بکە لەوێ دەرەکاری خۆ بکە هەر ئەوەی کە تۆ هەدەفەکەت فەرهەنگ سازی وریاکردنەوەی کۆمەلگا ئەو خۆی دیاردەیەکی کۆمیناڵە مثلا پەروەردەیەکی کە ئەوڕۆ هەیە ئەو شتێکە ئەو پەروەردەی کە ئێمە دەبینین دەوڵەتەکاندا دەمەدارسدا ئەوانە زۆربەی ئەهدافێکی خاص ئینسانی متخصص ساز دەکەن فقط ئینسانی وریا و زانا زۆر ساز ناکەن ینی زۆرتر لەسەر ئەو زەمینە کار ناکەن ئەو زەمینە بۆیان زۆر مهم نییە بۆیان ئینسانی متخصص لازمە کە تە زەمینێکی تایبەت دەکار بکە بێگومان متخصص لازمن ئەمە ئینسانی بە وریایی ئینسانی کۆمەڵایەتی ئینسانێکی بە فەرهەنگێکی متعالی بە فەرهەنگێکی کە بەردەوام لەگەڵ خۆی فەرهەنگ بەرهەمدێنێ ئەوەش لازمە کە ئەو نوع دیاردە پەروەردەیە ئەو جۆری کە چاوەدێری دەکرێت لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەچێت حوجێ جڤاکێ ji komîner bi çawa dibe ji ber ku gerek civak tenzîm bibe civak gerek top ser hevde bibe civak gerek ji hevketî nemîne gerek civak zana bibe de em vî havî bi topkirinê civakê diriya komîner da dibînin dibe hedef yek yani armancı yek karî yek yani jiyana ahane bê komîn ew jiyana ahane ji hevketî ye ew jiyana ahane madî ye em wek komîn em pir li madî ew nakin yani nanêrin em li tiştê exlaqî dinêrin tiştê bingehê ku bi civakê gerek yani em dibêjin çêkirina civakeke exlaqî civakeke tanzîmkirî yani tiştê hanê ku yani pir tişt hebû serok berî rewşa Sûrê berî alûziya rewşa Sûrê pir tişt serok gotin hewceta civakê ji komîna re gotin ama va rewşa hîro geregiya komînê dide ew fikrê ku berê serok gotin hîro nav civakê de gerek bê çêkirin ji ber ku dê çêkirin lê civakê ji hev ketiye va topkirina civakê ser hevdiye ئەندامبوون لە کۆمین لەسەر پێوەری بەها و باوەڕی کەسەکانە نەک پێوەری جۆغرافی و جیرانبوون لە یەکتری ئەندامان ئەم باوەڕیە هاوبەشی فکریەش لە چوارچەوەیەکی کۆمیناڵ ئەتوانێت کۆمینێک پێک بهێنێت ئەندامانی کۆمین پێیان وایە لە ڕۆژاوای کوردستان هاوڵاتی بوون و هاوڵاتیانی ئەندامی کۆمین دەبێت لە یەکتر جیا بکرێنەوە چونکە هەموو هاوڵاتیەک ئامادە نییە ببێتە ئەندامی کۆمین بۆیە نابێت بۆ ئەو هاوڵاتیە کۆست درۆست بکرێت و ناچار بکرێت ببێتە ئەندامی کۆمین بەڵکو دەبێت ڕێگەچارەکانی دروستکردنی باوەڕی بۆ فەرهەم بکرێت
تاکو لە سەرخواستی خۆی ببێت بە ئەندامی کۆمین. لەلایەکی دیکەوە لەوانەیە پرسیارێکی وەها بێتە ئاراوە کە هاوسەرۆکانی کۆمین لەبەر چە هۆکارێک بەبێ داهاتێکی مانگانە لە کۆمینەکاندا خەبات و تێکۆشان دەکەن. وڵاتێ مە شەرەفە مە و ناموسا مەیە. ئینسانێکی بێ وڵات بوو، بێ عەرد بێ و بێ ئاو بوو، بێ تشتێک بێ نە تشتێکە وجوداوی تنەیە. والحمد لله ومقرعن فيتشتي قشي وفون لا مشكلة هي فون عادي فون يعني بلا تشتكل بس شغلته شهر سربه وملته مرتاح به وولاته خوش به وجه فونا ما زندو ورديه گەنجان توێژی بزوێنەری هەر کۆمەڵگایەکن کە لە کۆمینەکانیشدا بە گوێرەی ئەم تایبەتمەندیەی خۆیان ئەرکی سەرەکەیان لە ئەستۆدایە. جوان چ خواست پێش بکەوە کۆمەلەش بۆ قاسی پێش دکەوە ji ber vê jî yanî ciwan efkarê wê cuda ne yanî pêşketina komelê pêşketina ciwanan e yanî çi qas pêş ciwanan vekin û qasî komele pêş dikeve. چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی تایبەت بە ژن یەکێک لە کارە گرنگەکانی نێو کۆمینە کە ئەم ئەرکەش بە لێژنەی ژن سپێر دراوە. ما بەرە ژن ما خواتش نەحەسەبان ما دگو کارێ me zor ne û karî malê ye ku me çi digo digo we jin in hîro em dewrê tê de dilîzine dewra jinê pir xweş tê lîstine hîro me perwerdê silahê dî me perwerdê siyasî dî em hîro zanin ku em xêr fikr felsefa serok apo hîro me xwe danas kirin nihat vê komîna civaka azada ku me çêkirî hîro em jin em ji dewrê xwe tê de lîzin cem ferq mavên peyê jinê de tune ne ew çi jin bê çi peya bê kê zanibê tê de karî xwe bike karî xwe em cî xwe tê de digirin. Wextê gava meşakil di nav bijinêr çê dibe û nikare bi yanî hel bike tê şmer dibêje. Yani piskirêkê bar çê bibe nizan meşakilê xwe hel bikin yanî gava tên ba me em şwar yanî em dikevin nav wade em şwar dibêjin biye yanî wilo yanî tê çi bike tê çi nake ji bo wilo. Yani em civat yani civakî wa civînin em alîkariyê buwar dikin ji bo wilo behweriyê wa me tên. Ca her mişkilek çê dibe tên yani re'ya me ro dixwazin zane û alîkariyê me buwar bikin. Em jin menع dikin ku emrê xwe temenê xwe çûçik bi zewcin 18 salî û jûr da. ممنوع کو بزوجی و جن ممنوع هر جن سر جنه ام دی ویتشتی ام ددی ویتشتینه اگر واتشتا کو چه به ام جن و جن محاسبه بکن حلی وی ام دبن لازم پایا حق جن ناسب کی و واتشتا جواب اوی جورته مرابه اگر کو چتو اونا غازن هر انگلی خواب بکن لازم جن جوارن جامع گلی خواب بکن. دامەزراندنی کۆمین و بەرەو پێشبردننی لەسەر ئاستی ڕۆژاوە و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەر لە ساڵی 2014 بە دواوە تاکوی ساڵی 2019 چەندین کەم و کوڕی هەبووە کە چاودێران بۆ بەهێزکردنی کۆمینەکان ئەو بابەتەیان ڕوبەڕووی ڕەخنە کردووەتەوە. مەسەن بێژین کۆمین ساز بۆ کۆمین وەکو ئەو سلوولە کۆمەڵایەتیانە دەبێ هەبێ دەبێ کۆمەلگایەکی وریا هەبێ ئەمە تو ئەگەر ئەوت کردە واحیدێکی ئیداری ئەو کاتە کارکردەکەی جودا دەبێ ینی تۆ ئەو کۆمینەی دەرگیری بۆڕۆکراسیەکی زۆر زۆر وەسیع دەکەی بە سەدان کۆمین هەیە ئەو کۆمینانە هەموو دەکەونە واری بۆڕۆکراتیکەوە ڕاستە مەسەلەن دەبێت دەرەجەیەک لە تاییدی کۆمین هەیە بۆ هندێک شتان مەسەلەن یەکێک کە دەوێت کار بکات دەبێت کۆمینەکەی دروستبوونی و ئینسانە یا یەکێک کە دەوێت ئەرکێک بەرپرسیارەتێک بگرێت دەبێت نەزەری کۆمینی تدابێت ئەمە ئەوە لزومەن ئەوەی کە کۆمینی بکەیە واحدێکی ئیداری ئەو لزومەی دەگەڵ خۆی نایانێ کە بەداخەوە ئێستا لە ڕۆژاوای کوردستان بەشێکی زۆر لە کۆمینەکان وەکو واحدێکی ئیدارین کاتێک کردە واحدی ئیداری دە واحدی ئیداریە ئەوەی کە کاری ئیداری دەکا سرفەن مخاتەب دەگیرێ ئەویش چییە هەوسەرۆکەکان و هەوسەرۆکەکانیش کاری ئەساسیان دەبێتە چی دەبێت ئەوەی کە کاری بۆڕۆکراتیک بکەن لەوەی کە کارێکی فەرهەنگی سازەندە دەناو کۆمەلگادا بکرێ و بتوانێت فەرهەنگ سازی دەناو کۆمەلگادا بکە کۆمین هێدیەتی لەو وارەوە دەردەکەوێت دەبێتە جەیەکی ناوەندێکی بۆڕۆکراتیک کە ئەو بخۆی معزەلێک لەگەڵ خۆی دێنێ کەوانە جێگای ڕەخنەیە
بوون بە ئەندامی هەر کۆمینێک پێشمەرجی تایبەت بەخۆی هەیە کە لە ئەگەری پێکهێنانی ئەو مەرجانەدا بەشداری لە کۆمینەکاندا بەبێ ڕەچاوکردنی ڕەنگ، ڕەگەز و باوەڕی پەسەند دەکرێت. ji ber ku dixwaze tevlî komînê me bibe berî gişkî em xwe pê naskirin didin. Em çi dikin, em çi karî dikin, şert û mercê me çi ne. Di vana da em ew ê didinekê va bendê me ê hane ku mesela em dibêjin parastina jinê, parastinê zarokan, yanî şert û mercê me hene xuyan e. Em didinekê piştî ku ew ya dixûne fikrê li ser komîna me tam dibe ku qebûl dike tê hevalekî me bes berî gişkî hevalê me wayî pişniyar dikin, pişniyara komîterê xistinê dikin, komîterê xistinî dûra em wayî pêşniyara civak ew ê dikin civînê giştî dikin. Eger ti mesela ti pirsgirêk ti nebin ser pirsgirêkê exlaqî eno ne tevî ti hererekê terorîstî bê ew be yani mirovekî pak bê, mirovekî saxlem bê, mirovekî ku bixwaze xizmetê civakê bike û em ji datî şert û mercê xwe vê re dibêjin ku wî qebûl kiriye û ku hevalê me jî dûra wî qebûl dikin dibe endamekî me. بۆ هەڵبژاردن وەکو هاوسەرۆکی کۆمین پێویستی بە کۆمەڵە تایبەتمەندی گرنگ هەیە لەو کەسەدا تاکو بتوانێت پێشەنگی ئەندامانی کۆمین و کۆمەلگای خۆی بکات. بویست بێ عالەمێ گرکی خۆش بێ، معاملە بخۆش بێ، معاملە و زیارەتە ماڵا و مساعدە و ئیشی عالەمێ مەشینێ و چارەسەر ببێ چ مشکلا هەبێ چارەسەر ببێ ئەوە یا پێویستی گوڵۆ بێ و پێویستی ملەت وەچەغێ نێزیکی مەرۆ دەبێ. ام كاري خو اولي ام دتفقم بهدوره مهوالي ما مثلا بس جريكك دركتيه ام بهفر حل دكن مثلا تبيجي انه دمال بفشو البنده هوالي خود مينم وهوالي مجيتي وام بهفر في بس جريكي راستكن ولجني ما يصلحيجي ام تفي وان شاء الله ام دكن انه الهف بين و تشيك جمر درناك العقوبه. شخوا ام دەستپێکێ ذهنیە ذکوری ئەو ذهنیکی متەسەڵت بوو یاي ت دور ندا ژنێ دائما اشتغالية ازلام ويشاغي سر جنيه المشيه لأما فكر وفلسفه ريفر عبد الله اوجلا مدي جا جن ومير بون هفسروك بون وكبيد نافانا تشيبو ويشاغي زلام جيكي بجنيه شيوري وجن جيكي بحوالي خو اسلام شيوري كومين جنا كومين به توقيع كومين به وكاري كومين به تشتغل نامش كومين بري حرتشتي اولي كومين دور در ناحيه كاريمه جناحيه دشي جهاتا مختص به اما پشتی که ما کومینه خدام ازران حوال چه بود یعنی رحی حوالی چه بود بینی کدبه یک جبو گیشکیان و گیشکی جی جبو یکی